شکۆدار بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. لە ڕۆژی 26 ڕێبەندان ڕێز دەگرین لە یاد و بیرەوەری کاک حەسەین کەریمی و سەرجەم گیان بەختکردوانی کۆمەڵا. کاک حەسەین کەریمی یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵە بوو کە لە ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 تێتاوی لە کاتی تەزاهوراتەکانی شاری سەقز کە هاوکات لەگەڵ باقی شارەکانی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بۆ ڕووخانی ڕژیمی دیکتاتۆری و پاشایەتی بەڕێوە ئەچوو، لە کاتێکدا کە لە ڕیزی پێشەوەی ئەو تەزاهوراتانە بوو بریندار بوو. لە ڕۆژی 26 ڕێبەندانی ساڵی 1357 تاوی گیانی ئازیزی لە پێناو گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستان بەخت کرد. سەرنجام دوای 9 ساڵ خەباتی نهێنی ڕێبەرانی کۆمەڵا ڕۆژی گیان بەختکردنی کاک حەسەینیان وەک ڕۆژی ئاشکراکردنی چالاکیەکانیان دەستنیشان کرد و ئەو ڕۆژەیان بە ناوی ڕۆژی کۆمەڵا ناو لێنا. کادر و ڕێبەرانی خاراوی کوورەی شۆڕشی عەداڵەتخوازی و سەرخستنی بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستان کە خوێندەواری و تێکۆشەربوون، ڕۆشنبیری، بوێری و ڕازگۆیی، خۆشناوی و جەماوەری بوون، دڵسۆزی و بیرتیژی لە بەرجەستەترین تایبەتمەندیەکانیان بوو، بەباشی بناوانی حیزبەکەیان شێلا بوو. هەر ئەوەش وای کرد بە کورتماوە بە هەزاران کەس لە تێکۆشەران و خەڵکی کوردستان بە ڕیزی کۆمەڵا پەیوەست بن. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی پەیمان نوێکردنەوەیە لەگەڵ ئەو حیزبەی کە بە دەرکەوتنی لەسەر شانۆی سیاسی کوردستان گۆڕانێکی گەورەی لە ناوەڕۆک و جەوهەری بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد هاوردە ئاراوە. کۆمەڵا ئەو حیزبەیە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو بە شێوەی بەردەوام لە پێناو گەیشتن بە مافی نەتەوایەتی خەڵکی کوردستان و دابینکردنی عەداڵەتی کۆمەڵایەتی شێلگیرانە و بەردەوام خەبات و تێکۆشانی کردووە و کۆمەڵێک دەستکەوت و دیاری بە نرخی بە بزوتنەوەی شۆڕژگەڕانی خەڵکی کوردستان بەخشیوە. لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم خەڵکی کوردستان دەکەین و داوایان لێ دەکەین کە بۆ بە سەرکەوتن گەیاندنی بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان بە هەموو شێوەیەک پاڵپشتی حیزبەکەی خۆیان حیزبی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بکەن.